ئیسلامیستیەکان لە کۆمەڵگەی کوردیدا هەڵوێستێکی تونتریان واندووە بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوودا بەرامبەر جەژنی نەورۆز و ئەو جەژنە نەتەوەیی کورد ڕەت دەکەنەوە. وەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن ئەوە هەوڵێکی تری ئیسلامیستیەکانە بۆ بەکلتورکردنی ئاین لە کۆمەڵگەدا نەک هەوڵێک بۆ بەهێزکردنی وەک ئاینێک. دکتۆر ئەحمەدی مەلا نووسەر و بیریار میوانی ئەم هەفتەیی لەگەڵ ڕووداوەکاندایە. دکتۆر ئەحمەد، سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت، نەورۆزت پیرۆزە و یەکسەر دەچوە پرسیاری یەکەمم ئەم هەوڵە چییە کە ئیسلامیستیەکان دەیدەن بۆ ڕەتکردنەوەی نەورۆز؟ بۆ ڕاستیەکەی ڕنگ بێدەمە بکرێ بە دوو بەشەوە. بەشێکیانەوەیە کە بە ئەجندایەکی دەرەکی ئەم هێزانە دەبزوێنرێ. هێزە دەرەکیەکان لایەن وایە کە ئیسلامێک دەبێ ببوژێنرێتەوە کە لە سەروی نەتەوە و لە سەروی سنوور و لە سەروی دەوڵەتی ئەو دەوڵەتانەیە کە هەن دەشێت بیرۆکەی داعزارێکی تر بە هەز زلمانە تێپەڕێکە وەکو هەڵایەک دەیانەوێت لە ژێریە بە ناوی ئاینی ئیسلامەوە دەسەڵات و پێگەی خۆیان بەهێز بکەن. لە لایەکی تریشەوە من تەسەور دەکەم کۆمەلگای کوردی ئێمە کۆمەلگایەکی داخرا بوو تاکو و ئەم ساڵانەی دوایی. ئەم داخرانە وای کردووە کە ئاگاداری دنیای دەرەوەی خۆمان بەباشی نەبی. هۆشیاری مامۆستا ئاینیەکانمان تەنها لە دووتۆی ئەو کتێب و ئەو بەرنامانەیە کە لە قوتابخانەکان و حجرەکاندا دەخوێنرا. ئەمە ژوای کردووە کە تەنها ئاوەڕ لەو کتێبە زەردانە بدەنەوە کە زمانێکی زۆر زووە نووسراونەتەوە. ئەگەر یارمەتیم بیت جەنابەت ئاماژە بەوە دەکەی دەڵێی دەشەی کارنامەی دەرەکی یا ئەجەندای دەرەکی لە پشتی ئەم هەوڵەی ئیسلامیستیەکان بن لە کۆمەڵگەی کوردیدا. بەڵام من پرسیارەکەمەوەیە لە جوگرافیایەکی ئەجگار بەرفراواندا یادی نەورۆز دەکرێتەوە، ئاهەنگی بۆ دەجێڕێ و بە ڕۆژێکی گەورە و گرنگی هەم نەتەوەی هەم نیشتیمانیش دادەنرێ. هەتا ئێستا نازانم ئەگەر هەڵە بم یا ڕاز بم گوێم لە هیچ لایەنێکی ئیسلامی نەبووە لە هیچ کەسایەتێکی ئیسلامی نەبووە نەورۆز لە کۆمەڵگەکەی خۆیان ڕەتکاتەوە. چییە کە وا دەکا ئیسلامیستیەکانی کورد گوێ لە کارنامەیەکی دەرەکی بگرن؟ ئەو کارنامەیە لەکوێوە دێ؟ ڕاستیەکەی ڕنگ بێ لە بێ ئاگاییەوە بە بۆچوونی من جاگەر بە بێ ئاگایی شەو نەبێ هەندێک تر خراپترە. تەمەشای نەورۆز بکەین لە ڕۆژمێری ئێراندا سەرڕای ئەوەی کەوا ڕژێمێکی با بڵێن ئیسلامیە دیسانەوە جەژنی نەورۆز وەکو جەژنێکی زۆر نەتەوەیی بە هەند وەردەگرن، تەنانەت لە هەفتەیەک زیاتر دەیکەنە ئاهەنگ و پشوو و لەوان باشتر کەس نییە کە بزانێ کە نەورۆز ئاهەنگێکە سەرهەڵدانی دەکەوێتە پێش وەکو جەنابیشت ئاماژەت پێکرد نەورۆز تەنها لە ناو کورداندا با بڵێن ساز ناکرێ بەڵکو لەو جوگرافیە پان و پۆڕەی کە با بڵێن بەشێکی زۆری ڕۆژهەڵاتی ئێمەدا گیر دەکا. لە هیچ کۆمەلگایەک بەقەت کۆمەلگای کوردی پیاوانی ئاینیان ئەوەندە دژی ئەو ئاهەنگە نابنەوە. من زۆر پێم سەیرە ینی لە ناو ئەفغانەکانە لە ناو با بڵێن لە ئێرانە لە وڵاتانی تردا پیاوانی ئاینیان دژ بە ئەو نەورۆزە نین کە میلەتێکی خۆیان بەسەری دەکاتەوە. دوایی دەبێت ئێمە بەڕاستی ئاماژە بەوەش بکەین کە ڕۆژمێری میلەتان تەنها لە بۆنەی ئاینی پێک نهاتووە، بەڵکو لە پاڵ بۆنە ئاینیەکان بۆنی نیشتیمانیەکانیش هەیە، بۆنەی مێژوویی هەیە، بۆنەی ئاماژە بۆ سەرکەوتنی میلەتان دەکا لە سەردەمی دیاریکراودا. بۆیە زۆر ئاساییە ئێمەی کورد لە پاڵ جەژنی ڕەمەزان و قوربان ساڵانە یادی جەژنی نەورۆز بکەینەوە. ئەم یادکردنەوەی شتێکی تازەش نییە.
ئەحمەدی خانی پێ 400 ساڵ دەڵێ لە دوو دێرە دەڵێ بیلجوملە دەچوونە دەر ژمالان حتا دەگەیشتە پیر و کالان ڕۆژاک و دەبووە عیدێ نەورۆزێ ینی مەبستمەوەیە پێ 400 ساڵ یا پێش 90 ساڵ مەلای گەورە تەنانەت دکتۆر پێش دەرکەوتنی ئاینی ئیسلام جەژنی نەورۆز هەبووە بەڵێ خۆی جەژنێکە کەوێتە پێش سەرهەڵدانی ئاینی ئیسلامەوە دا ئەم ئینە تەواو بکەم لە ئەحمەدی خانیەوە بۆ مەلای گەورە لە مەلای گەورەوە بۆ پیرەمێرد بە وەرسەرخانێکی بنەڕەتی دادەنرێ کە ئیدی لە پەنجاکان بەسەرەوە جەژنی نەورۆز دەبێتە جەژنێکی نەتەوەیی جەژنێکی ڕۆژێک کە تایە ئینسانی کورد بیر لە خەبات و بیر لە ئیرادە و بیر لە نوێکردنەوەی بیر و لەداکەندنی کەژی کۆن و هەتا دوایی جگە لەوەی کە بێتە جەژنێکی کۆمەڵایەتیش خەڵک لە ماڵی خۆیان دەردێن لەبەرەوەی سەرەتای وەرزێکی ترە بەیەکەوە نان دەخۆن بەیەکەوە هەنگ دەجێڕن بەیەکەوە هەڵدەپڕن دوای هەر کەسە و دەگەڕێتەوە سەر حاڵی خۆی یان ئەمە پاشان ئاگری نەورۆز ڕەمزێک نییە بۆ بتپەرستی یا بۆ دروستکردنی لایەنێک بۆ خوددا ئەگەر لە ڕووی دینی تەمەشای بکەین بەڵکو ئەم ڕەمزە داماڵراوە لە لایەنە بڵێن بتپەرستیەکەی بەڵکو یا ڕۆژپەرستیەکەی یا ئاگر پەرستیەکەی تەنها ڕەمزێکە بۆ نوێبوونەوە بۆ کۆتایی هێنانی ڕۆشنکردنەوەی ئەو دنیایی کە تیایدا دەژین. دکتۆر لە بەرامبەر ئەو جۆرە گوتارەدا بۆ ڕەتکردنەوەی نەورۆز هەڵسەنگاندنە چییە بۆ گوتاری ئەو لایەنە ئیسلامیانەی کە بەخۆیان دەڵێن لایەنی میانڕەون. من بۆ خۆم هەندێک وتارم بینیوە ینی دەنووسێت و ئیتر هێشتا وەکو بڵی لەرەرێکایە خۆی یەکلایی ناکاتەوە. ئەو گوتاری میانڕەوی ئیسلامیە دەتوانێت بەرەنگاری ئەو گوتارە تونڕەوە بێتەوە لە کۆمەڵگەیکی وەکو کوردیا؟ خۆی بەڕاستی دەبێت ینی کۆی گوتاری دینی ببێتە هاوپەیمان و پاڵپشت بۆ گوتاری نەتەوەی چونکە لە مێژووی میلەتاندا لە ساتە وەختێکدا کە ئیتر ئیمپراتۆریەتەکان لە ناو دەچن ئیترەوە ئیمپراتۆریکی مەسیحی بێ یا ئیسلامی بێ میلەتانی لەسەر کە دابەش بوون لەسەر جوگرافیەکی دیاریکرا و بیر لەوە دەکەنەوە کە دەوڵەتی نەتەوەی خۆیان دروست بکەن لەم وەرچەرخان و لەم حاڵەتە کە دەیانەوێت سنوورێک بۆ نەتەوەی خۆیان دروست بکەن پەیوەندیەکی تر دێتە ئاراوە لە بینی مرۆڤ و خودای خۆ ینی بە شێوەیەکی تر ئەگەر بڵێ ئەو دەمە ئاین دەچێتە خزمەتی تاکەکان و خزمەتی نەتەوەیەکی دیاریکراوە نەک بە پێچەوانەوە ئەوەی کە لای ئێمە تاوکو ئێستا بەرقەرارە بە شێوەیەک لە شێوەکان ینی دەیانەوێت ئینسان نەتەوەی کورد بکەنە خزمەتی دین ئەمە بەڕاستی لەو گوتارەوە من دەتوانم مەولانە خالید لەیەکی لە نامەکانە دەڵێ ئێمە دین و دنیامان قبوڵە بە مەرجێک دنیامان قبوڵە ئەگەر لە خزمەتی دین بێ ئەم گوتارە سەلەفیە تاکو ئێستا برێوی هەیە لە کۆمەلگای ئێمە بەڵام ئێمە دەبێت ئەم دوولایەنە جیا بکەینەوە کێشە ئاینیەکان کێشەی تاکن کێشەی شەخسین پەیوەندی بە بیر و باور و بە عەقیدەی تاکەکانەوە هەیە ئەوەی تریش ئەو کۆمەلگەیەیە کە لە سنوورێکی دیاریکراودا دەژێت یعنی ئێمە وەکو کورد لە سنوورێکی دیاریکراومان هەیە لەم سنوورە دەبێت گوتارمان هەڵهێنجراوی یا با بڵێن بەرهەمی ئەم سنوورە بێت ئەگەر بێت و بانکە بۆ ڕەهەندێکی یونیڤەرساڵ و ڕەهەندێکی جیهانیش بکە بەڵام ئەمێ دەبێت خاڵی وەرچەرخانویە با بڵێن خاڵی سەر هەڵدانی لەو سنوورە جوغرافیایی خۆی بێ. بەڵێ دکتۆر دواپرسیارم کاتمان ئەوەندە نەماوە بەڕای جەنابەت ئاینی ئیسلام لە قەیرانێکی ئەوەندە قوڵدایە کە پێویستی بە لایەنی ئیسلامی هەبێت داکۆچی لێ بکات و سەر لە نوێ بیسەپێنێتەوە یان ئایا کورد
قەیرانی ئاینی هەیە تا لایەنی ئیسلامی نوێنەرایەتی بکە؟ خۆی بە تەسەوری من ئیسلام وەکو ئاینێک یعنی تێپەڕیەوە لەوەی کەوا با بڵێن پرسیار لەسەر خۆی دروست بێ. بەو مەبەستەی ملیارێک زیاتر مرۆڤی موسڵمان هەیە، لەو ملیارێ بەشێکی زۆریان ڕنگ بێت پراکتیکەی یا ممارەسەی شاعیر و تەقسی خۆیان بکەن. لەو ڕۆوە هیچ بڕوا ناکەم هیچ بحران و هیچ قەیرانێکە بێ، بەڵام ئەگەر تۆ بتەوێ بە ناوی ئیسلامەوە بەرەو ڕووی دنیا بیتەوە وەکو بەدیلێک با بڵێن وەکو بەدیلێک تەمەشای بکەیت کە ئیسلام دەتوانێت کۆی تەنگژە و کۆی قەیرانەکانی دنیا چارەسەر بکە، ئەمە خوێندنەوەیەکی هەڵەیە و بڕوانە لێرەوە ڕنگ بێ ئەوە سەر هەڵبدات کە دینی ئیسلامی قەیران خۆی بۆ دەکات. بەڵێ دکتۆر ئەحمەد زۆر سوپاس دەکەم بۆ بەشداریەکە جارێکی دیش. نەورۆزە پیرۆز. سوپاستان. زۆر سپاس دەکەم. ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایان بۆ ئێوەی خۆشەویست تا هەفتەی ئایندا لەگەڵ ڕووداوێکی نوێدا هەر لە خۆشیە جێتان بێڵین. نەورۆزتان پیرۆز.